وڵی ما هەرۆزی ترشانمانە لە ماڵمان لە ڕانەیە ئەم ترسانەشمان لێرێ لە کانی کەنێرێجا لە ڕانێ ڕاتوینەوە هێندێ دۆست و برادور ئەو خوشکبرانەمان هێناون هەڕە بە هەرۆز ئەمی شەی دەکەنم ترشانە دەشکێنینەوە و هەرۆز بە هەرۆزەکە بە ناویمە هەرزوان هەیە ئەو ترشێککە دەشکێنەوە دوای چی لێ دەکەن وڵا دوای ئێستا ئەمە گەشتکانمانەوە دەیبن لەوێ هەڵی دەخین لەسەر لە نوێنشی لەبەر هەتاوێ هەتا تۆزۆی وشک دەبێت جا ئەگەر وشک بوو ئەوجا مەسەلە وردی دەکەین کاکەی و چاوڵۆکەکانی و وردەکەی لێک جای دەکەینەوە جوانی خاونی دەکەینەوە و ئەوەی پێویستمان بۆ ماڵێ دەنە ئەوی دیش دەیفرۆشین ئەدی ئەوە دەست و ئاونگانیشی دەدەن ئەگە کەسێک ماڵەوانشی دەدەین گەلێک ماڵ بۆ ماڵێ بۆ خوان هەیە وردی دەکەن بۆ ماسی و مەسەلە بۆ ماڵێ شتی بۆ پێویستەکانی ماڵە جار هەیە کاردەکە ترشکەی بەکاردێنە دەیخۆن ئەوە ترشی دێمەکاری یعنی سروشتی دەبێتێ ئای سوود و شتەکانی چیەوەکە تۆ ئەم ترشەی دێمەکاری ئاوی ناوێت بێ ئاو دەبێت سروشتیا بەڵام دەبێت خزمەتی بکەی دەبێ ویشکەڵەکانی لێ بکەیەوە دەبێ عەرزەکەی بۆ بشێری ئەگەر جیادی دەبێت جیاکە لێن لا پاک و خاوێنی بکەیەوە بەگاگ پاک و خاوێنی پێ گوڵەکانی ئەوە جوانتر دەبن باشترە بە پێ خزمەتەکەی تۆ ساحب ترشی ساڵان ترشت هەیە سوودی چیەوەکو بۆ خۆت بزانی بۆ قالبی ئینسانی چۆنە مەسەلەن وەڵاهی بۆ هەموو زۆر قازانجە بۆ هەموو شتێکی قازانجە مەسەلەن ترشیش بڵێن شتێکە بەکاری دێنن وەک بۆ خواردن و شتیوە بۆ ماسی بۆ بەعزە نەخۆشیێکی مەسەلەن کەسێ زەختی هەیە شتی هەیە ئاوەکەی مەسەلەن دەیگرێتەوە لە پەرداخیشیدا و پەرداخێکی ئاوی شەڕ ئەو ترشەی دەخواتەوە بۆ زەختی پێدا دەبەزێ بۆ زەختی ژاو زۆر باش بە شتانش بەکاری دێنن زۆر هەرێوەڵا بەڵێ لە زۆر کەس بەکاری دێنێ زەمەگە مەسەلە وردمان کردو بەکارمە خاوێنمان کردەوە ئەوجا مشتریمان بۆ پەیدا دەبێت دەی فرۆشینجا هەیە چلی بە 5,000 و بە 4,000 بە پێ ڕۆژەکەی ئەوە دیفرۆشین ئای باشە ئەو کەسانی هاتوونە هاوکاری تو دەتگوم ماشەڵڵا محەممەد دەبارن زۆر لە وەڵا ئەوەن کاک محەممەدەوە کاک محەممەدەوە بەڵێ وەڵا لە خزمەتدادا خۆشی سلام وەڵای جایشەکەمان ئەوەیە کاکەوە لە ڕانیە ڕاهاتوین و شەوێ لێرە بووین بۆ خاتری ئەگەر مەسەلە ئێستا ئەو بە فێنچێ بی ئەو ترشە خۆی ئەگە بە پێنچێ تا وێنێکەوەی خۆش دەرگە بەڵام ئەگەر هەتاوەکەی وێکەوت زۆر بەردان خۆشی لێ دەبێتەوە بۆیە وازوی لایەن بەخۆ کەوتوین بۆ خاترێژە دەستە بەکار بین و ئەوە مەسەلەنا ئەگەر ئەوە ناسک ئەوە لێ دەبێتەوە بەڵام ئەگە هەتاوەکەی پێکەوت هەیونە بێ ئەوەکەی خراپتر لێ دەبێتەوە ئەوە گوڵەکانی بەڵام ئەوە بە ئاسانی خۆشتر لێ دەبێت مسؤول